زانیاری ئەوم پێگەیشتە دوای 2003 ئەو بەرماڵە براوەتەوە تورکیا، بەڵام ئێستاکە زانیاریەکان ئەواڵێن لە ساڵ 2012ەوە ئەو بەرماڵە هێنراوەتەوە عێراق. ئەم مزگەوتە هۆکاری دروستبوونی ئەوە بووە کە خێزانێک لە خێزانەکانی سەردەمی پێغەمبەری خوا کە خێزانی ئیمامی عوسمانە، ئیمامی عوسمان ڕزا و ڕەحمەتی خوای لێبێ لە دوای ئەوەی کەوا لە حەبەشە دێتەوە، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بەرماڵێکی ئەداتێ بە هەدیە کە کاتێک هاتوتەوە وەکو دڵخۆش دەربڕینێک بۆی کە پێغەمبەری خوا سەڵام دڵی خۆی دەرەبڕێت، دڵخۆشی خۆی دەرەبڕێت کە عوسمان هاتوتەوە لە حەبەشە. ئەو عەبایە ئەداتە ئیمامی عوسمان. ئەو عەبایە بە سلسلەی عائیلە لای ئیمامی عوسمان دەمێنێتەوە حتا ئەگاتە عائیلەیەک کە ئەو عائیلەیە لە کەرکووک مەشهوور پێیان دەوت عائیلەی عەلی ئەفەندی. ئەو عائیلەیە ئەو بەرماڵە ئەوان بوو بۆ چکە ئەو عائیلەی لە سلسلەی ئیمامی عوسمان بوون.